ئەکسۆ ئەکسۆ ئێم و ئەکسۆکەی بۆ تێکەڵاو بوون. ئەی بۆ جیابوونەوە بۆچی لە 12 ئەندامەوە بوون بە 9 ئەندام. ڕێگە پێدراون خۆشەویستی بکەن یاخود ژیانی هاوژینی پێک بێنن. ناو و تەمەن و هەموو ژیانی تایبەتیان بۆ ئێوە باز دەکەین. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا. سلااو هاوڕێیان، ئەم کاتتان باش، دووبارە گەڕاینەوە لاتان. ئەم زارە باسی گروپی ئەکسۆ دەکەین. فەرمووی ئەوە زانیاریەکان لەبارەی ئەم گروپەوە. کۆمپانیای SM Entertainment لە ساڵی 2011 گروپی ئەکسۆ دادەمەزرێنێ. ئەکسۆ گروپێکە لە پێکاتەی گەنجانی کۆریای باشوور و گەنجانی چاینا. گروپی ئەکسۆ لە سەرەتادا دابەژوو بۆ دوو باش، ئەکسۆ ئێم و ئەکسۆکەی. گروپی ئەکسۆکەی ئەمانە کۆرین لە 6 ئەندام پێکاتبوون: سوهو، کای، چانیۆل، پیکۆن، دی، ئۆ، سیهۆن. گروپی ئەکسۆ ئێم ئەمانە چینین لە 6 ئەندام پێکاتبوون: کریس، لوهان، تاو، شیومین، چێنلای. وە لە کاتی کلیپەکانیاندا هەردوو گروپەکە بەجیا گۆرانیاوت، واتە کۆریەکان بەتەنیا و دواتر چینیەکان بەتەنیا، بەڵام هەردوو 12 ئەندام بەشدار بوون لە کلیپەکەیاندا. واروەها گروپە کۆریەکە بەتەنیا دەرکەوتن لە ساڵی 2012 بە گۆرانی What is Love بە زمانی کۆری وترا. واروەها وە گروپە چینیەکە بەتەنیا دەرکەوتن لە ساڵی 2012 بە گۆرانی What is Love، ئەم جارە بە زمانی چینی وترا. ناوی فانەکانیان ئەکسۆ ئێل بوو. پاشان هەردوو گروپی ئەکسۆ ئێل و ئەکسۆ ئێم لە ساڵی 2013 تێکەڵاو بوونەوە بوون بە یەک گروپ. گروپەکان پێکدا لە 12 ئەندام بە ناوی ئەکسۆ. یەکەم گۆرانیان دەرکرد بە ناوی وۆیف. وە لە ساڵی 2013 گروپی ئەکسۆ وەکو بۆمبێک دەخینەوە کە توانیان لەم ساڵەدا 1 ملیۆن کۆپی بفرۆشن و توانیان چەند خەڵاتێکی گرانبەها بەدەست بهێنن. ئەم گروپە توانیان ڕێکۆردی 12 ساڵ پێشە خۆیان بشێنن. واروها لە ساڵی 2018 بۆ بەرزترین تیمپۆ واروها لە بیلبۆرد 200 بەشداریان کرد و یەکەم دەرکەوتنیان لە ژمارەی 23 باشترین فرۆشیان هەبوو لە ئەلبومەکەیان لە کۆریای باشوور کە تیادا زیاتر لە 1.9 ملیۆن فرۆشراوی هەبوو. گروپی ئەکسۆ یەکێک لە 5 باشترین کاریگەرترین ناودارەکانی لیستی بەناوبانگی هێزی کۆریای فۆربس لە ساڵی 2014 بۆ ساڵی 2018 بە پاشاکانی کەی پۆپ گەورەترین بۆی باند لە جیهاندا ناو دەبران. وە گروپی ئەکسۆ لە ئێستادا لە 9 ئەندام پێک دێ. فەرم ئێوە ئەندامەکانی: سۆهۆ ناوی ڕاستەقینەی کیم جون میونە، باشتر ناسراوە بە ناوی شانۆکەی سۆهۆ. گۆرانی بێژ و گۆرانی نووس و ئەکتەری کۆریای باشوورە. ئەو سەرکردەی گۆرانی بێژی کۆریای باشوورە. گروپی کوڕەچینیەکان وە لە 22 ئایاری ساڵی 1991 لەدایک بووە. لە ئێستادا تەمەنی 29 ساڵە و باڵاشی 1.73 سانتیمەترە. ئەکسیۆمین ناوی ڕاستەقینەی کیم مین سیۆکە، لەدایک بووی 26 سێی ساڵی 1990 بەڕەگەز کۆریە و باڵاشی 1.73 سانتیمەترە. وە خوشکێکی بچووکێشی هەیە، هەموو کاتاولی دەدا ئەم خوشکەی بەنهێنی بهێڵێتەوە لە چاوی میدیاکان بە دووری بگرێ، بەڵام لە کۆتاییدا هەر ئاشکرا بوو. واروەها تایکواندۆ، تۆپی پێ و کیندۆ دەزانێت خواردن دروست بکات. گەورەترین ئەندامە، کەسایەتی میهرەبان و پاک و ڕێک پۆشە. لای ژانگ ناوی ڕاستەقینەی ژانگ ئیکسینگە و ناسراوە بە لای. لەدایک بووی ساڵی 1991 بەڕەگەز چینیە، باڵای 1.77 سانتیمەترە و شوێنی لە گروپەکە وەکو گۆرانی بێژ و ڕاپەر بەشدارە لە گروپەکەی. واروها خوشک و برای نییە. 2008 هاتۆتە بۆ SM Entertainment کاتێک تەمەنی 16 ساڵ بووە.
بە زمانی ئینگلیزی و چینی و کۆری دەزانێتن وە گۆرانیشی پێ دەڵێ هەندێک کات زۆر پێکەنی ناویە وە پێخۆشە زۆربەی کات گاڵتە و گەپ بکە. بێکهیون بەڵام بە کوردی بای خۆن دەخیندرێتەوە. ناوی ڕاستەقینەی خۆی بایون بایەک هیونە کە زیاتر بە مۆنیمۆز ناسراوە وە لە گروپەکەی وەکو گۆرانی بێژ و گۆرانی نووس بەشدارە وە لە ساڵی 2011 پەیوەندی بە SM ئینتەرتەیمێنتەوە کرد لە نوێی ئایاری ساڵی 1992 لەدایک بووە. لە ئێستادا تەمەنی 28 ساڵانە و بەڵاشی 1.74 سانتی مەترە وە برایەکی لە خۆی گەورەتری هەیە و ئارەزووی پیانۆوێ و گوێگرتن لە میوزیکە. سەرکردنی تیڤی و گۆرانی گوتن ئەز ناکات بڕات بۆ دەرەوە دەوێت لە ماڵەوە یاری بکات بۆ خۆی. چین ناوی ڕاستەقینەی کیم جۆنگدایە لەدایک بووی 21 چینۆی ساڵی 1992 بەڕەگەز کۆریا باڵای 1.73 سانتیمەترە وەکو گۆران بێژ و نووسەری گۆرانیەکان بەشدارە و برایەکی لە خۆی گەورەتری هەیە و لە ساڵی 2011 هات بۆ SM ئینتەرتەیمنت. پێ وایە کە باشترین دەنگی بەرزی هەیە بۆ گۆرانی وە کۆتا ئەندام بوو هات بۆ XOM دەتوانی بە زمانی ئینگلیزی قسە بکات. لە 13/1/2020 هاوسەرگیری کرد بەهۆی ئەوەی کە گوایە خۆشەویستەکەی دووجیان بوو. چانیۆڵ ناوی ڕاستەقینەی پارک چانیۆڵە و لە 27 ساڵی 1992 لەدایک بووە. بەڕەگەز کۆریا باڵای 1.85 سانتیمەترە وەکو گۆرانی بێژ و ڕاپەری کۆریا باشدارە لە گروپەکەی خۆیدا. واروەها وە خوشکێکیشی هەیە و لە ساڵی 2008 چۆتە SM ئینتەرتەیمنت تاکە ئەندامە کە تیزایانی لۆگۆی ئەکسۆ دەکات. کەسێکی ڕووکەش دڵخۆش و کەسێکی ڕۆمانسیە دەتوانێت زۆر بە باشی بە ئینگلیزی قسە بکات. واروەها ئارەزووی ئەکتەری و ڕاپ و گیتاری هەیە. DO ناوی ڕاستەقینەی دۆ کیۆنگ سۆیە لەدایک بووی 12 ساڵی 1993 بەڕەگەز کۆریا باڵای 1.73 سانتیمەترە وەروەها لە گروپەکەشی وەکو گۆرانی بێژ بەشدارە. وەروەها برایەکی لە خۆشی گەورەتری هەیە و لە ساڵی 2010 هاتۆتە بۆ SM ئینتەرتەیمنت وە کەسایەتێکی بێدەنجی هەیە و ڕۆلێکی گەورەی هەیە لە گروپەکەی وەکو دایکێکە بۆ ئەندامەکان و بۆ گروپەکەی. زۆر ئاز بە خواردن دروستکردن دەکاوە باشترینە لە نێو ئەندامەکانی و ناسراوە بە ئۆلوزانگ کیت. کای ناوی ڕاستەقینەی کیم جۆنگ ئینە لەدایک بووی 14 ساڵی 1994 بەڕەگەز خەڵکی کۆریایە ئەو باڵای 1.82 سانتیمەترە و لە گروپەکەی وەکو گۆرانی بێژ و ڕاپەر بەشدارە. واروەها دوو خوشتی گەورەی هەیە کەسایەتی بێدەنگە شەرمنە زۆر نرمونیانە گرانە هەستەکانیان ئاشکرا بکات و لە ساڵی 2017 چوە SM ئینتەرتەیمنت کاتێک تەمەنی 13 ساڵ بوو. ئەو دەڵێتن کەسێکی زۆر ئەویان خۆش دەوێت ئەویش زۆر ئەوانی خۆش دەوێت هەز بە دانسی هیپ-هۆپ جاز بێڵت دەکا لەگەڵ پۆپینگ لەگەڵ ڕۆکینگ. سێهۆن ناوی ڕاستەقینەی سێهۆنە لەدایک بووی 12 ساڵی 1994 بەڕەگەز کۆریا باڵای 1.83 سانتیمەترە و لە گروپەکەشی وەکو گۆرانی بێژ و ڕاپەر بەشدارە و برایەکی لە خۆی گەورەتری هەیە و لە ساڵی 2008 پەیوەندی بە SM ئینتەرتەیمنت کردووە کاتێک تەمەنی 14 ساڵ بووە. کەسایەتێکی شەرمنی هەیە ئارەزووی دانس و ئەکتەری دەکات و زۆر حەزیشی بە خواردنی گۆشت و سوشیە. وەروەها گروپی ئێکسۆ چەندین خەڵاتی گرانبەهایان بەدەستهێناوە. وەروەها گروپی ئێکسۆ بۆتە خێر و خۆشی بۆ کۆریا لەبەرەوەی چەندین گەشتیار لەبەرخاتری ئەم گروپە سەفەر بۆ کۆریا دەکەن. وەروەها لەگەڵ یونیسێفیش دەستیان کردو بە کاری خێرخوازی بۆ منداڵان وەروەها بۆ چەندین کاری باش بەشدار بوونە.
زۆر سوپاس بۆ سیرکردن تەواوی ڤیددیۆیەکەمان ئەوە پێتان خۆش ئەمجار لە کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان یاخۆ دەرەوەی کوردستان یاخود چ گروپێکی کۆری یاخود جیهانی بۆمان لە کۆمنت بنووسن ئەگە زانیمان هەوادارێکی زۆری هەیە ئەو گروپە یاخود ئەو کەسایەتە بە زووترین کات ڤیددیۆتان بۆ دروست دەکەین وا لایک و کۆمنت و شێریشتان لە بیر نەچێ وەروەها سەبسکرایبی چەناڵی یوتوبەکەشمان بکەن و وەزەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تو یەکەمین کەسبی کە هەواڵەکانمان ببینن هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.